ئازارە نەبراوەکانی خەڵکی هەڵەبجە لەم کۆڕەی زانکۆی ئەمریکادایە لە واشنگتن. ئەو بەسەرهاتە تراژیدیانەی 36 ساڵە هەر باسەکرێن وە لێنە هەڵەبجە ئەو قوربانیەی کە کولی بەجیهان ناسان وەک پێویست ئاوەدانە نەداواکاری کەسوکاری قوربانەکانیش لەمەڕ تەندروستی و سەلامەتیان هاتۆتە دی. لەم دەستگا زانستیەی واشنگتن بەخۆیەوە لاپەڕەی زامی هەڵەبجەیەکان هەڵەداتەوە. یادکردنەوەی هەڵەبجە چەند هۆکارێک یەکەمیان ڕزگرتن لە قوربانیەکان یەکێکە لە هۆکارە سەرێکیەکان، بەڵام زیاتر لەوەش بۆ بیرخستنەوەی خەڵکە دەربارەی ئەو مێژوە تاڵەکە هەمانە، ئەو هەموو جینۆساید و ئەو هەموو مێژوە ناڕەحەتە بەسەر کووردا هاتووە و زۆر خەڵکیش لە ڕاستیان لە ڕۆژاوا ئاگادار نین لە سەدەی ڕابردوو کە کورد بە چیا ڕۆشتووە. ئەنجومەنی سیناتی ئەمریکا بۆ بەرگریکردن لە مافەکانی مرۆڤ لە سەرتاسەری دنیا تێدەکۆشێت. نابێت هەرگیز ئەو تاوانی لە دژی خەڵکی هەڵەبجە و شار و گوندە کوردیەکانی دیکە کراوە لەبیر بکەین. ئەو ڕووداوانە بانگمان دەکات نەک تەنها بۆ ئەوەی ڕابردوو بەسەر بکەینەوە بەڵکو زیاتر بیر لە ئێستا و داهاتوو بکەینەوە و ڕۆبەڕووی هەر تاوانکارێکی کۆمەڵکوژی لەسەر تاسەری جیهاندا ببینەوە. لەسەر وەختی کیمیابارانی هەڵەبجە لەسەر دەستی ڕژێمی باسی لە ناوچوو تا ڕادێک جیهان بێدەنگ بوو. ئێستا سەردەمێکی ترە، هەرچەندە دوای تێپەڕبوونی 36 ساڵ بەسەر ئەو کارەساتەدا کەچی هێشتا ئەو کەیسە بە جینۆساید نەناسراوە. لەم کۆڕەی واشنگتن شارەزایانی کۆمەڵکوژی لە بەشداربووان بوون، پێیان وابوو هێشتا کات بەبەریەوە ماوە ئەو دۆسیە بە جینۆساید بناسێنێت. لە کەیسی کۆمەڵکوژی کورد دوو تاوانبار هەبوون، یەکیان سەدام حوسێن بوو دادگای کراو کۆتایی هات، ئەوی تریان دەوڵەتی عێراق بوو کە کۆمەڵکوژی ئەنجام داوە. بۆیە لە ڕاستیدا دەوڵەتی عێراق لە ڕووی قانونی و بەرپرسیارە. ئێستا لەگەڵ ئەو تاوانبارە دەبێت چ بکەین؟ دەبێت عێراق وەک دەوڵەت خۆی بە بەرپرسیار بزانێت، خۆ ناخێتە زیندانەوە بەڵکو دەبێت قەرەبوو بداتەوە. زەحیەکان زۆربیان چوونە هەندێکیان ماون، ئەوانەی کە ماون تۆ چۆنەتوانی قازانج پێ بکەیت بۆ بزانم زۆربیان لە پرۆگرامەکانی جیاجیا تێستمونیەکانی خۆیان تەجیل کراوە، بەڵام ئەمان محتاجی بە عیلاجن بە تەوتیقن بە زیاتر بێدەکردنەوەیان. وابزانن لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستگاکانی شەهەدا لە دەستگا وەزارەتی شەهیدان کارێکیان کردیە بۆ ئەمە کە تەوسیقی بکەن. لە هەڵەبجە هەر کاتێک بەرکەوتەیەکی کیمیاباران بێناز سەردەنێتەوە ئەوە شاهید حاڵێک هەڵگری چیرۆکێکی پاش کیمیاباران ئۆغرەکات. گێڕانەوەی چیرۆکەکان لە زاری خۆیانەوە گرنگە. بە دڵنیاییەوە خۆمان و حکوومەتی هەرێمی زۆر کەم تەرخەم بووە دەربارەی نەک هەڵەبجە بەڵەوکو و کەیسی جینۆساید و ئەنفال و هەروەها شوێنەکانی تریش لە ڕاستیە. هەتا ئێستاش خەڵکی هەڵەبجە ئەو قوربانیانەی کە هەن بەدەست کێشە و بەدەست مەعانات و نەخۆشیانەوەی کە هەن ئەناڵێن. حەزم بەراوردێکی زۆر بژوو بکەی لەگەڵ بوونە کەیسی هۆڵۆکۆستە و کەسانی کە ڕزگاربووی هۆڵۆکۆستن حکوومەتی ئیسرائیل بە شێوەیەکی زۆر باش لە ڕووی تامیناتی سەحیەوە ژیان هەموو شتێکیان بۆ دابینەکە بۆی باشترین ژیانیان بێ بۆی کە زۆرترین ژیانیان هەبێ و بە درێژترین تەمەنیان هەبێ بۆی بەکاریان بهێنێ لە زۆر شوێنە بۆ ئەوی کە قەزیە ئیسرائیل و جوولەکە و هەروە هۆڵۆکۆستی پێ بنە پێشەوە ئەمانە لە زۆر شوێنە لە وڵاتانە ساڵانە تۆریان پێکرێت. ئەم کۆڕەی واشنگتن یادی 36 ساڵەی کیمیابارانی هەڵەبجەی بەبەرۆکەوەیە. ئیدی پرۆسەی ئەنفالی گەرمیان و شوێنەکانی تری کوردستان دواڕووداویش کۆمەڵکوژی ئێزیدیەکان ئەوانە هەمویان ئەو پەیامە ئەگەێنن کاتێتی حکوومەتی هەرێم بۆ بە جینۆساید ناساندنی کارساتەکانی ڕابردوو بە شێوەیەکی باشتر کاریان بۆ بکات. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.